مافی چارەنووس مەسەلەی نەتەوایەتی هەل دەکات چونکە مەسەلەی نەتەوایەتی چییە لە جەوهەریدا مەسەلەی نەتەوایەتی لە جەوهەریا بریتێ لە داگیرکردن و زەوتکردنی خاک و وڵات و مافی نەتەوەیەک و ڕێگرتن لەو نەتەوەیە بۆ ئەوەی بگا بە وەکو هەموو میلەتانی تر بە سەربەستی و ئازادی و دانانی دەوڵەتی خۆی جا ئەوەی کە ئەم کێشەیە لا دەبا ئەوەی ئەو زوڵم و زۆر و داگیرکردن و زەوتکردنی مافەکان و داگیرکردنی وڵاتەکە نەهێڵێت تەنها مافی چارەنووسە جگەلەوە ئەوەی کە دەبێتە سەبەبی ئەوەی کە خەباتی ڕزگاری و ئازادی خوازانەی میلەتی بندەستیش لە پێناوی سەرنەوەی مافەکانی خۆی بە ئەنجام بگات تەنها مافی چارەنووس بۆیە مافی چارەنووس وەکو چارەسەرێکی ڕاستەقینەی بنەڕەتی مەسەلەی نەتەوایەتی یەکێتی نیشتمانی کردوویەکی بە دروشم بخۆن